ئەمڕۆ مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە میانی پێشوازیکردنی لاشاندێکی باڵای سەربازی فەڕەنسا بە سەرۆکاتی ژەنەڕاڵ گریگۆردی ساند کوینتن فەرماندەی ئۆپەراسیۆنی تایبەتی فەڕەنسا ئاماژەی بەوە کرد کە تاوەکو ئێستا داعش و تیرۆر هەڕەشان بۆ سەر ئاسایشی جیهان باشترین بەڵگەش هێرش و پەلامارەکانی فەڕەنسا بوو. ئەمەش دەخوازێ زیاتر هاوکار و پاڵپشتی یەکتری بکرێت و پێویستە وڵاتانی ئەندام لە هاوپەیمانی جیهانیدا لە پێداویستی و تێچووی شەڕەکەدا پاڵپشتی زیاتری پێشمەرگە بکەن. ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ئاماژەی بە سەرکەوتنەکانی پێشمەرگە کرد و ڕایگەیان لەو کاتەی شەڕەکە دەستی پێکردووە هێرشەکەی مانگی کانونی یەکەمی ڕابردوو داعش دژ بە سەنگەرەکانی بەرگری پێشمەرگە یەکێک بوو لە گەورەترین هێرشەکانی بەڵام بە ئازایەتی و قارەمانێتی پێشمەرگە تێکشکێنرا. مەسرور بارزانی داوای لە شاندی باڵای سەربازی فەڕەنسا کرد کە پێویستە لەگەڵ ئەندامانی دیکەی هاوپەیمانی جیهانیدا دووپات لە چارەسەری کێشە ئابووری و داراییەکانی هەرێمی کوردستان بکرێتەوە کە بەهۆی بڕینی بودجە لەلایەن بەغدا تێچووی زۆری شەڕ بوونی ژمارێکی زۆری ئاوارە و دابەزینی نرخی نەوت ڕوبەڕووی بۆتەوە. لەلایەکی ترەوە سەرۆکی شاندی باڵای سەربازی فەڕەنسا ڕایگەیان فەڕەنسا بەنیازە کۆمەڵێک هەنگاو بگرێتە بەر بۆ پشتیوانیکردنی زیاتری پێداویستی شەڕ بۆ هێزی پێشمەرگە لە شەڕی دژی داعشدا تاوتێکردنی بارودۆخی سیاسی بەگشتی و گرتنەبەری ڕێوشێنی سەربازی بۆ زیاتر گۆشەگیرکردنی تیرۆریستانی داعش بەشێکی تری دیدارەکە بوو.